4 فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان یادداشتێکیان ئاڕاستەی پەرلەمان کردووە بۆ بانگێشکردنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی تا ڕوونکردنەوە بدەن لەسەر ئەو قەرزانەی کە سەرۆکی حکوومەت باسی لێوە دەکات و ناوەڕۆکەی ئاشکرا نەکردووە. حکوومەت یاریمی کوردستان چەندین ملیارد دلار قەرزارە. 17 پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتوونەوەی نێو ئازادی واژۆیان لەسەر یادداشتێک کردووە. هەروەها 3 پەرلەمانتاری سربەخۆش پاڵپشتیان بۆ داواکاری ئەو فراکسیۆنانە ڕاگەیاندووە. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پێویستە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بدەنەوە سەبارەت بۆ 27 میلیارد دۆلارەی کە قەرز کراوە. ئێمە پرسیارمان هەیە بەڕاستی بزانین ئەم قەرزە کەی کراوە و چۆن کراوە و لە کێ کراوە و بە تەحدید بڕەکەی چەندە و ئایا سوی ئەچێتە سەر یام ناچێتە سەر و ئەمانە هەموو پرسیارگەلێکی زۆرن کە ئێمە بەڕاستی حازرمان کردووە کە ئەو کاتێک کە وەفدی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هاتە پەرلەمانی کوردستان لە هۆڵی پەرلەمانی کوردستان پرسیارەکانیان ئاڕاستە ئەکەین بەپێی پەیڕۆ بەپێی یاسابێ ئامادە بێت ئەو کاتە لێکولی مەقامی مەقال. بە بۆچوونی یەکگرتووی ئیسلامی ئەو قەرزەی سەرۆکی حکوومەت باسی لێوە دەکات نایاساییە و پێویستە سەرۆکی حکوومەت وەڵام بداتەوە چۆن بەبێ ئاگایی پەرلەمان قەرز کراوە. پۆرەکارێکی یاسایی و قانونیە پێمان وایە تەسیراتی خۆشی بێت چونکە ئەوانیان هەم بۆ پەرلەمانتارەکان وەڵامی پرسیاری پەرلەمانتارەکان بنەوە بە ڕوونکردنەوە بن بە پەرلەمانتارەکان و لە هەمان کاتیشا ئێمە بۆ ڕایگەشتی ڕوونەکردنەوە کە ئەم قەرزەی حکوومەت باسی لەکە یاڵی قەرزنیەوە بەم شێوازەیە لە ئێرەی کردووە مەسەڵەن لەم جیهاتەی کردووە بۆ ئەمەی سەرف کردووە کە ئەوە کووتم تا ئێستا ئاماژەکان لەسەر ئەوەن کە ئەمە قەرزنیەوە هیچ پاڵپشتێکی یاسایی نیەوە نازانانی چۆن کراوەگەر بە ئەگەر لە بابەتی پاشەکەوتی موچا بێت ئەوە تا ئێستا 6 مانگە ئەم ساڵ هێشتا یەک موچەی فەرمانبەرانراوە و ئەگەر بۆ بابەتی خزمەتگوزاری بێ ئەوە هیچ ئەو نەجادەبانەکانمان ئەوە ئەڵەن کە قەرزی حکوومەتی بۆ بکرێ و منە موچەی فەرمانبەران ئەڕێمونە کارەباکەش ئەڵێت ینی لە هەموو شێوەیە کە کوردستانێکی یعنی لە ئاسی خزمەتگوزاری پێویستانێ لە ئاسی تەمۆحی هاوڵاتیانە نیە لەگەڵ ئەوەشە ئەمەی بێتە سەر و ئەمە ناشکرێت یعنی تۆ حکوومەت بێبی خاتە سەر فەرمانبەر بێت دەرماڵی فەرمانبەر بڕە لەبەری ئەوەی کە قەرزی کردو ئەمە یعنی ناکرێت ئەمە بێ خۆی چۆن کردوێتی بەناسایی بە هەمان شێوە چ کۆمپانیایەک و چ حیزبێ کردوێتی ئەو بشێتە ژێرباری وە لە هەمان کاتیشە ئەبێ ئەمانە لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت. پەرلەمانتارێکی نەوەی نوێش پێی وایە پێویستە سەرۆکی حکوومەت لە بەردەم پەرلەمانتاراندا وردەکاری و قەرزانە بۆ ڕایگەشتی ئاشکرا بکات. تەنها توان بڵند قەرزارین بەڵام ئێمە نازانین قەرزارچە پێویستە ئەمانە بانکێشتی حکوومەت بانکێشتی پەرلەمان بکرێت و لێ پێچینەوەیان لێ بکرێت و پەرلەمانیش هەڵسێ بە ڕۆڵی ڕقابی خۆی کە پێویستە چاودێر بێ بەسەر حکوومەتەوە بەداخەوە هەتاوەکو ئێستا لە بەهۆی سەرۆکایەتیەکانی پەرلەمانەوە نەتوانراوە پەرلەمان ڕقیبێکی تون بێ بەسەر حکوومەتەوە چاودێرێکی تون بێ بەسەر حکوومەتەوە بەڵام پێویستە لەمەولا پەرلەمان هەڵسێ بە ئەرکی خۆی تەنانەت پەرلەمانی و سەرۆکایەتیەکەشی ئاگادار نێکەم حکوومەتە قەرزاری چیە چەند کەسێکی دوو بنەماڵە نەبێ هیچ کەسێک ئاگاداری ئەو قەرزانەنی کە پێم وایە قەرزەکانیش بە هیچ شێوەیەک ڕستمینی و تەنها خۆیان دەڵێن قەرزارین قەرزیان لە هیچ شوێنێک نەکردووە. بە بڕوای پەرلەمانتاران پێویست بوو فراکسیۆنی گۆڕان و یەکێتیش واژۆیان لەسەر ئەو بەیاننامەیە بکردایە بۆ بانگێشکردنی سەرۆکی حکوومەت تا بەرەیەکی فراوان لە پەرلەمان دروست ببێت بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان و گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمان. لە ئێستادا سەرۆکاتی پەرلەمان لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدایە کە ئایا بە داواکاری ڕەواو یاسایی ئەو فراکسیۆنانە ڕازی دەبێت یاخود بە پاساوێک بەرپرسانی حکوومەت لە بانگێشتەکە ڕزگار دەکات. ڕامی عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.